تەلاسیمیای گەورەمان هەیە کە 758 توش بووە. تەلاسیمیای ناوەندمان هەیە 84 توش بووە. تەلاسیمیامان هەیە کە 6 توش بوومان هەیە. سیکڵ بەتەنێمان هەیە کە نەخۆشیەکی خوێنە ئەویش 37 عەفوەن توش بوومان هەیە 37 توش بووە. جۆرە و جۆرەکان 24 توش بوومان هەیە. کۆی گشتی توشبوانی تەلاسیمیا لە سەنتەری تەلاسیمیا هەولێر کە ناونووسکراون 963 توش بووە. وە کۆی گشتیەکەی تەلاسیمیای هەموو جیهان بڵێ جیهان عەفوەنە کوردستان دەکاتە 3500 توش بوو تەلاسیمیا لە هەرێمی کوردستان ناونووسکراون. ئەم ئامارانە گۆڕانکاریشی پێدادێ بەوەیەوەی کە ڕۆژانە توشبووی نوێ بۆ ئێمە دێت و وەفاتیشمان هەیە لە هەمان کاتا بەداخەوە. ژمارەی توشبووە نوێیەکان لە ساڵی 2020 30 توش بوو زیادی کردووە. ڕێژەکانی تەمەنەکان بەم شێوەیە کە توشبوانی تەمەنەکان بەم شێوە پۆڵێن کراون. توشبووی یەک ساڵی 45 توش بوومان هەیە. تەمەن یەک ساڵ بۆ 5 ساڵ 250 توش بوومان هەیە. 6 بۆ 15 396 توش بووە. 16 بۆ 25 194 توش بووە. 26 بۆ 50 74 توش بووە. 50 بە تەنێ 4 توش بووە.